هەموو ڕۆژێکی سابیر ئەیوب کە پێشمەرگە لە بەرزایەکانی سوڵتان عەبدوڵڵا لە میحوەری گوێر وەکو یەکن بەرگریکردنی سنووری کوردستان لەلایەن پێشمەرگەوە ئاسان نییە. تقریبا هەتۆ ڤۆزاڤیۆ بەرگریەکەی پێشمەرگە ئەمڕۆ تایبەتمەندی خۆی هەیە لە چەپەرەکانی شەردا لە ڕۆژەکانی دیکە زیاتر ئامادەن و چاویان لەسەر داعشە. ئەوە تەنیا پێشمەرگەیە دەرفەتی ئەوەی نییە لەگەڵ کەسوکاری خۆی جەژنی نەورۆز بکات. ئەvە جژنە دەفما جژنێکۆ پیرروزە بۆ بوو بۆ پیرێتمایۆکرەی داعش و غیری داعشیش نشد مازافکەتن ئەمە لێرە دیفاعی الأخوة خودکەین ملەتی خودکەین دۆ بچکێت مە بخوشی جژنە خو بکەن. چەند مەترێک لە وڵاتری سەنگەرەکانی پێشەوە پێشمەرگەکان نەیان هێشت نەورۆز بەبێ جەژن بەسەریاندا تێپەڕێ. فرق نیە چ بۆ من لێرە نەڤرۆز بێرە نەڤرۆزایرە بۆ من پیرۆزترە چۆن دیفاعی وڵاتی خودکەم. ڕەنگە داعش ئاگادار بکەنەوە لەم ڕۆژەدا لە هەموو ڕۆژەکانی پێشتر گەرمترین بۆ شەڕێک گەربێنە پێشەوە. نێوان داعش و پێشمەرگە تەنیا 2 کیلۆمترە ئەم ئاگرەی لە تڤەنگیان پێشمەرگە دەردەچێتن وەکو ئاگری نەوروز وایە و هەموو ڕۆژی سنووری کوردستان دەپارێزرێ. ئێرە هەولێرە کاتی خەڵک دەخەون پشت ڕاستن سنوورەکان لە دەستێکی ئەمیندان. لە وڵاتریش خەڵک شای دەکات بەڵام لەو نەورۆزەدا پێشمەرگەیان لە بیر نەکردووە. ئەمن پێنج فەرزا دوعالۆ پێشمەرگەی دەکەم درم لە کندریوانە هەموو دەمێ بە شەو بە ڕۆژ خوا ئاگای لێ خۆمان بە قەرزار دەزانین ڕەبی پێشمەرگە هەروەسەکەوی سەبارەت بە پێشمەرگە ئەمەشەو لێرە دانیشتینە بە مرتاعی. ئێستا ئومێدی خەڵکو و پێشمەرگەش ئەوەیە ساڵێکی دیکە بەبێ داعش جژنی نەوروز بکەن ئەگەرنەوەی ئێستاش ئەوە نەبینێ نەوەی داهاتوو هەوڵی بوو دەدات نەورۆزێک بەبێ داعش بکەن. هیفدار ئەحمەد ڕوودا و هەولێر.